as the Consul General here in Erbil. There are really four elements that I want to stress in my remarks ئەمریکا لە هەرێم جەختی لێ دەکەینەوە today. دەمەوێت جەخت لە سەرەوەتەکەمەوە کە ئێمە پەیوەندی ئابوووریەکانمان لەگەڵ هەرێمی کوردستاندا بەهێزەکەین ڕۆڵی ئەمریکا لە ڕۆڵی ئەمریکا لە ڕووی ئابووریەوە لە هەرێمی کوردستانەوە بەتایبەت لە بواری کارتی تایبەتدا و لە دواتریشدا باس لە ئەو هەماهەنگی ئەو وەبەرهێنان ڕاستەوخۆیانە ئەەکەم کە لە ئێستادا کراوە لە هەرێم کە کاریگەری باشی هەبووە لەسەر ئابووری وڵاتە بەر لە هەموو شتێ توانین بڵێن ئێمە کاری باشمان کردووە بۆ ئەوەی لە ڕووی ئابووریەوە پێشکەوتنی باش بەدی بێنین و دەرفەتی باش دروست بکەین بۆ ئافرەتان نەک تەنها وەکو سرە بەڵکو بەشداری زیاتریان هەبێت. ئەمریکا لە هەرێمی کوردستان مێژوویەکی هەماهەنگی درێژی هەیە. ئێمە لەگەڵ هەموو شتێک ڕەزامەندین لەگەڵ یەکتریدا، بەڵام ئێمە هەماهەنگی زۆرمانەوە پێکەوە زۆر کارمان کردووە. ئێمە زۆر بەجددی کارەکەین بۆ ئەوەی ڕوبەڕووی داعش ببینەوە. یەکێکە لە ئەرکی لە پێشینەی ئێمە بۆ بوونمان لە هەرێمی کوردستاندا، هەروەها لە تەواوی عێراقیشدا. ئەو خەڵکی ئێمە زۆر ڕێز دەگرین و شانازی زۆر دەکا ئەمریکا و هەموو وڵاتانی هەوپەیمانێتی نێودەوڵەتی دیش بە داعش پشتیوانی لە پێشمەرگە و هێزەکانی عێراق دەکەن بۆ ڕوبەڕبوونەوەی داعش. ئێمە هەماهەنگی مرۆی شەکەین لەگەڵ حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوان لەگەڵ ئەو چەند ملیۆن ئاوەرەیەدا هەڵبکەنەوە چارەسەری دۆخی قەیرانەوی ئەوان بکەن. ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێمە تەنها هەوڵ دەدەین ئەم چالاکیی کە ئەمڕۆ ئەنجام دراوە وەکو چانسێک وایە بۆ دەرفەتێکە بۆی بتوانین بە شێوەیە کار بکەین بۆی لە داهاتوودا سەرکەوتوو بێن. زۆر بەڕوونی دەمێت قسە لەبارەیەوە بکەم. لە کاتێکدا ئێمە وەبەرهێنان دەکەین لە هەرێمی کوردستان، ئێمە تەنها لەلایەن ئەمریکا وەبەرهێنانە ناکەینەوە لە وڵاتانی تریش بامەژە، بەڵکو مەبەستمانەوەیە کە پێویستەکە وەبەرهێنانی ناوخۆ لەلایەن بازرگانیە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و بازرگانی ناوخۆی هەرێمی کوردستانەوە گەشەی پێ بدرێت و توانەکانی ئەوان گەشە پێ بدرێت کە ئەمەش دەکاتە ملیاران دۆلار لە ڕوو بواری کە پەروەردە و فێرکردن و بنیاتنان و شەفافیەت و زۆرێک لە بوارە جیاوازەکانە. هەموو بوارەکان بنەمایەکی زۆر بناڕەتی ئەمە بکار لەسەر داهاتوو گەشە چەندنی داهاتووی ئابووری دەکەین. ئەبێ وێنە گەورەکەمان لە بەرچاو بێت کە بەشداری و هەماهەنگی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا بۆ تەواوی عێراق زۆر گرنگە، بۆ سەقامگیری و گەشە چەندنی ئابووری ئەم وڵاتە زۆر گرنگە. پێویستە ڕێز لە تەواوی وڵاتەکە بگرین. من ئەوە نادەبم کە ئێمە جۆرێک لە هەماهەنگی و بازرگانیمان هەیە لەگەڵ هەندێک لە بازرگانانی ناوچەکە بۆی بتوانین لە داهاتوودا پەیوەندی زیاترمانە بێت. سەرۆک ئۆباما و ئەو کونسوڵ ئێمە وەکو کونسڵ لێرە کاری زۆر جددیەکەم و گەشە بدانی پەیوەندیەکانمان. ئێمە هەماهەنگی ئابووری ئەەکەین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا، نەک تەنها وەکو یارمەتیدان بەڵکو یارمەتیدان و ڕاوێژکاریکردن بۆ ئەوەی بتوانێت ڕۆڵی کارتی تایبەت زیاتر پێشکەوتن بەخۆیەوە ببینەوە، سەرکەوتنی زیاتر بەدوێن. لە هەرێمی کوردستاندا دەستگایەکی تایبەت بۆ هەماهەنگیمان هەیە لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و کارتی تایبەت کەوا دەکات کۆمپانیاتەکانی کارتی تایبەتی ئەمریکا بێن لە هەرێمی کوردستاندا وەبەرهێنان بکەن و بتوانن دەرفەتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا بدۆزنەوە لێرە لە هەرێمی کوردستان. من دەرفەتی وامە کە زۆرێک لە ئەو بازرگانان و وەبەرهێنەران لێرە لە هەرێمی کوردستان ببینم کە هەندێکیان پشتیوانیان بەدەستهێناوە و دەرفەتی نوێ دروستکراوە لەلایەن کۆمپانیەکانی کارتی تایبەتەوە ئەو هۆتێلانەی کە هەن لە هەرێمی کوردستاندا دەرفەتێکە بۆ ئەوەی گەشتیاران و بازرگانانی نێودەوڵەتی بێن هەرێمی کوردستانەوە و دەرفەتی کاری دروست کردووە. بە هەمان شێوە پرۆژانەی کە بوونیان هەیە
کە زۆرێک لەوانە دەرفەتی کار دروست دەکەن ئەو لە ئێستادا زۆرێک لە پرۆژەی تایبەتی کارتی تایبەت کە ئۆپێکی ئەو ڕێکخراوە تایبەتی کە تایبەتە بە ئەمریکا توانیوێتی زۆرێک لە کاریگەری خۆی لە ناوچەکەدا دروستکەوە و هەماهەنگی دروستکە و دەیەوێت وە بەرهێنان و دەرفەتی زیاتری ئابووری دروستکە لە هەرێمی کوردستان. ئەمریکا وەکو حکوومەتە ئامادەیە بۆ ئەوەی هەماهەنگی دروستکە بۆ وەبەرهێنانی دەرەکی لە هەرێمی کوردستان، چونکە ئێمە لەوە تێگەین کوردستان سودمان دەبێت لەو وەبەرهێنانە دەرەکیانەی کە هەیە ئەو پەیوەندی ئابووریانەی کە بوونیان هەیە لە هەرێمی کوردستاندا وا دەکات کە دەرفەتی کاری نوێ دروست ببێت لە هەرێمی کوردستاندا. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەمریکا یەکێک بۆ لە وڵاتانەی کە زۆرترین وەبەرهێنانی دەرەکی ڕاستەوخۆی هەبووە لە زۆرێک لە وڵاتانی جیهاندا. ئەو وەبەرهێنانە دەرەکی ڕاستەوخۆیانەی ئەمریکا کە زۆرێک لەو لە وڵاتاندا بوونیان هەن کە موچەیەکی زۆر باشتریان لە سەدا 33 زیاتر موچیان زیاترە وەکو لەو کۆمپانیانەی ترین ناوخۆیەکان لە زۆرێک لە وڵاتان کە ئەمریکا لە سەدا نزیکەی لە سەدا 18 وەبەرهێنانی خۆی لە ڕێگەی ئەو کۆمپانیا کارتە تایبەتیانەی لە دەرەوە وڵاتەوەیە وا دەکات کە دەرفەتی گەورەتر دروست بکەوە بتوانێت وا بکاکەوە بەرهێنا دەهناردەکردنی ئەمریکا زیاتر فراوان ببێت. ئێمە وەکو ئەوە بۆ ئەمریکا بۆ تەواوی تەنانەت ناوچەکەەوە بۆ هەرێمی کوردستانیشەوە دروستە. گرنگە کە ئابووری هەرێمی کوردستان لەسەر شێوازی جیاواز کار بکەوە فرەچەشن بێ. ئێستا دەرفەتێکی زۆر گرنگە بۆ ئەوەی بتوانن گەشت پێدان لە بواری ئابووریدا ئەنجام بدەن. ئەمریکا بەردەوامە بێ لە هەماهەنگیکردن لەگەڵ خواستەکە ناوخۆیەکان ئەو خواستانێک کە لە تەواوی جیهاندا بوونیانە هەناردەکردن بۆ هەر ئابووریەک زۆر گرنگە. هەناردەکردنی ئابووری هەرێمی کوردستان زۆر گرنگە بەتایبەت لە بواری نەوت و گازدا لە بواری وزە و هەموو بارەکانی تردا زۆر گرنگن. پێویست دەکات کە لە ڕووی تەنانەت لە بوارەکانی تریشدا هەناردەتان هەبێ بۆ نمونە لە بوارەکانی کەرتی تەندروستی بوارەکانی تردا زۆر گرنگە کە ئەمە دەتوان سوودمەند ببن زیادن. بۆ نمونە لە ئێستادا هەرێمی هەندێک لە کشتکاڵان ئەوانەی لە بواری کشتکاڵدا کارەکەن لەرەوە جوتیارانی هەرێمی کوردستان توانیویانە کە بەشێک لە بەرهەمەکانی خۆیان بۆ دەرەوە هەناردە بکەن. چۆن بتوان وابکەن کە وەبەرهێنانی دەرەکی لە بواری خۆراک و بوارەکانی تری بازرگانی تری بوارەکانی ئابووری تری هەرێمی کوردستاندا کار بکەن. من بەردەوام گوێبیستی ئەوە بووم کە خوازیارم کە ببینم لە بوارەکانی تریشدایەوە هەناردە بکەن بۆ دەرەوە وڵات کە بۆ نمونە 2 مانگ لەمەوبەر لە سلێمانی بووم هەندێک لەو بەرهەمانە بینێکەوە من نەمتوانی کە گەشت بکەمەوە زۆرێک لە ناوچەکانی سلێمانی و ناوچەکە لە هەولێر کە من هەندێک ڕۆحیەتی بەرهەمێنان هەیە لە ناوچەکەدا کە دەتوانن هەندێک کشتتوکاڵی زۆر بچووکەیە دەتوانن گەورە بکرێت بۆ بازرگانێکی گەورەکەوە وا بکات بۆ دەرەوە هەناردە بکات کە ئەو نمونانە دەکرێت زیاتر گەشیان پێ بدرێن. بەدڵنیاییەوە ئەو گەشە سندنەی بازرگانەیەکە هەیە پێویستی بە وەبەرهێنانی زیرەکانە هەیە. هەرێمی کوردستان زۆر زیاتر لە هەموو وڵاتانی ناوچەکە دەتوانن دەرفەتێکی زۆر باشەی بۆی وەبەرهێنانی تێبکرێت تێدا بکرێت زۆرێک ناوچەیەکی زۆر سەرنجڕاکێشە لەلایەن وەبەرهێنانەوە زۆر بەڕاشکایی دەتوانم بڵێم هەندێک ساتە وەختی سەختە بوون بۆ هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەو جەنگی دژی داعش نرخی نەوت زۆر دابەزینی بەخۆی بەوە ئەگرفتی بودجە لەگەڵ بەغدادا کێشەی بۆ هەرێم کردەوە داعش بامان شێوە کە کێشەی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە. بەڵام ئەو تەحەدانە دەکرێت هەمویان تێبپەڕێن و کۆتاییشیان پێدات و هەندێک لەوە بەرهێنەران
سەرنج لە ئاسایش و ئەمنیەتی ناوچەکەدەن زۆر بەلایەنەوە گرنگە ڕوبەڕووبوونەوەی داعشێ ئەووا دەکات کە لە داهاتوودا زۆر گرنگ بێ بۆ سەقامگیری ئابووری هەرێمی کوردستان و دەتوان زۆر گرنگە کە چەکسازی جدی ئەنجام بدرێت لە ئابووری هەرێمی کوردستان وا دەکات کە دەرفەتی گەورە بێ و بازرگانیەکان چەند زیاتر گەشە بسێنن ئەوەندەی تر ئابووریەکە زیاتر گەشە دەستێنێت ئەوە دەکرێت وا بکات کە وا دەکات کە دواتر ئابووری زۆر زیاتر گەشە بسێنێتەوە لیبراڵکردنی ئابووری ئەم وڵاتە زۆر گرنگە و دەکرێتە بەرهەمە ناوخۆیەکان زیاتر گرنگیان پێ بدرێت و بتوانن بۆی کەمتر تێچوویان هەبێ شتێکی زۆر لۆژیکە کە سوودمەند بن لەو و بتوانن بەرهەم بێنن کە ڕکابەری لە نرخە دەرەکیەکان بکات ئەو بەرهەمانێک کە لە دەرەوە ئاوردەکرێن کە زۆرێک لە استراتیژ دەکرێت لە دواتردا گەشە سەندنی ئابووری بە دوایدا بخێنە من بەر لەوەی کە بمە دیپلۆماتکار من پرۆفیسۆری ئابووری بووم من بەڕێوەبەری گشتی پێشووی بانکی جیهانی جەختی لەوە کردوێتەوە کە گەشەپێدانی بواری ئابووری و بازرگانی و چاکسازیکردن زۆر گرنگە هەندێک وڵاتانی وەکو باشووری کۆریا زۆرێک لە وڵاتانی ناوچەکە توانیوانی گەشە بسێنن کاتێک ئەو سنووردارکردنان لەسەر گەشە سەندنی ئابووری لا دەبرێن ئەو وا دەکەن کە بە بەردەوامی ئاسی گەشە سەندنی ئابووریان پێش بکرێت و هەماهەنگیکردن و مامەڵەکردن لەگەڵ بازرگانان داوا دەکات کە زۆر کاریگەریە بە لە داهاتوودا و ئەوەی کە خوازیارە مامەژەی پێ بدەم ئەوەی ئێوە وەکو بازرگانەی ناوچەکەەوە بەرپرسانی ناوچەکەی ئەوە ڕۆڵێکی زۆر گرنگتانە بێ بۆی بتوانن ڕۆڵتان هەبێت لە چاکسازیکردن لە ئابووری ئەم ناوچێدا ئێوە ڕوبەڕووی تەحەدیاکان بوونەتەوە توانیونە سەرکەوتوو بن گرنگە ئێوە کار بکەن لەسەر چاکسازیکردن و لە ئێسادا ڕاستە دۆخی بانکەکان لە مەترسیدا بەڵاوە حکوومەت ناتوانێت کە موچە بدات و هەندێک ئەوە دوو دڵیتان هەیە وەکو چۆن قوبا تاڵبانی ئاماژەی پێدا لە کۆنفرانسی گازوونەوەدا زۆرێک لەوانەیە گوێبیستی وتەکانی قوبا تاڵبانی بوو بن و منیش لە لەندەن بووم دەمەوێت دووشت ئاماژەی پێ بدەم کە خۆی ئاماژەی پێ بدا لە وتەکەیدا لە کۆنفرانسی نەوتوگەس ئاماژەی بۆەوەدا کە ئەو دۆخە ئابووریە ئەو مەترسی ئەو قەیرانە ئابووریە کە هەیە لە سادا مەترسێکە بۆ داهاتوو قوبا تاڵبانی ئاماژەی بەوەدا کە پێویستە ئابووری ئەمە فرەچەشن بێ و بواری گەشت و گوزار زۆرێک لە بوارەکانی تر گەشەی پێ بدرێ ئەمەوا کە سەقامگیری زیاتر و گەشە سەندن دروست بکە بۆ تەواوی ناوچەکە وەرێم من زۆر ڕەزامەندم لەو بابەتەیەدا ئەوە نەک تەنها بۆ هەرێم ڕاستە بەڵکو بۆ تەواوی گیانەوەش حەقیقەتە بەتایبەت بەڵام ئەو پەیامێک کە جێگری سەرۆک وەزیرە ئاماژەی پێدا ئەو تەحەدیانێک کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە پێویستە لەبەر چاوی بکرێن لە سەدا هەفتای بودجەی هەرێمی کوردستان بۆ موچەی کاربەندان دەڕوە کە هەروەها خەرجێکی زۆر لەسەر حکوومەتە بۆ کارەباکە نزیکەی 3 ملیار دلارە ئەوانە هەمووی پێویستیان بە چارەسەری جدی هەیە و لە هەموو ئەوانش گرنگترەوەیە کە تاڵبانی ئاماژەی بۆ قوبا تاڵبانی ئاماژەی بۆدا کە پێویستە کارتی تایبەت گەشەی زیاتر بێ منیش باماشەوە گفتوگۆم کردو لەگەڵ زۆرێک لە کەساندا کە پێویستە ئەوانەی کە لێرەن پێویستە هەنگاوی زۆر جدی باوێژن بۆ ئەوەی بتوانێت لە ڕووی ئابووریەوە بواری کارتی تایبەت زیاتر گەشە پێ بدرێ و ئەمە زۆر گرنگە بۆ گەشە سەندنی لە ئاسی نێودەوڵەتی و ناوخۆیشدا ئەمە وا دەکات زۆرێک لە وەبەرهێنان زیاتر ڕووبکەن ئەم ناوچەیە دەکرێت ئەوانەی کە لە سەرەتای وەبەرهێناندان ڕۆڵی زۆر کاریگەریانە لە ئابووری ئەم وڵاتەدا
بۆ نمونە هەندێک لە بەرهەمەکانی وەکو ئایفۆن و زۆرێک لە بەرهەمەکانی تر لە سەرەتادا تەنها داهێنانێک بوون دواتر بوونەتە پێشەنگی وەبەرهێنان و بەرهەمە جیاوازەکان لە تەواوی جیهاندا. ئێمە پێویستە کەسانی شارەزا و چاودێری زۆر باشمانە بێ بۆ ئەوەی ئایدیا و بیرۆکەی زۆر باش و بۆ پلانی بازرگانیان هەبێ. من زۆر ئێوە هاان دەدەم بۆ ئەوەی بتوانن توانەکانی خۆتان بەکاربێن فکرەی جددی بەکاربێن بۆی بتوانن هەنگاوی زۆر جددی باوێژن بۆ ئەوەی توانە زۆر بەهێزەکان و توانە بنەڕەتیەکانی ئەم وڵاتە گەشە پێ بدەن و ئاشکرای بکەن. زۆرێک لە خەڵک هەن کە توانای باشیان هەیە بەڵام پێویستەکە هەان بدرێن بۆی بتوانن بەرهەمی زۆر جدیانە بێ. ئەمە شوا دەکات کە ئەماشە بەوە بدەم کە ئێمە زۆر بەجددی چاودێری بکەین ئێمە بتوانین کە لە ڕووی بازرگانیەکی لیبراڵیمانە هەبێ و سیستمی نوێی بازرگانیەکەمانە هەبێ و بتوانین دەرفەت بە ئافرەتان بدەین بە گەنجان و زۆرێک لە نەوەکانی ترکامەوا دەکات کە لە داهاتوودا گەشە سەندنی زۆر گەورەمان هەبێ لە داهاتوودا. ئافرەتان لە بواری بازرگانیدا زۆر جار پشتگوێ خراون کە زۆر جار داهێنانیان هەبووە. هیلاری کلینتۆن جارێک ئاماژەی بۆەدا کە ئێمە ناکرێ ئافرەتان بە تەواوی پشتگوێ بخرێن، پێویستە دەرفەتیان پێ بدرێ بۆی بتوانن ئەو کاتە دەتوانن خەونەکانی خۆیان بەدەی بێنن و داهاتووی ئێمەش بگۆڕن. کلینتۆن ئاماژەی بەوەشدا و کاوە شتێکی زۆر حقیقەتە جوڵای بەشداری ئافرەتان لە ڕۆڵی لە بازرگانیدا وای کردووە کە 3 تریلیۆن دۆلار کاریگەری زیاترە بێ کە 3.5 لە ماوەی چەند ساڵە ڕابردووە توانیوێت ڕۆڵیان هەبێ لە ئابوری ئەمریکادا و بەرهێنانی ئەوە بەشداری ئافرەتان توانیوێتی کاریگەری زۆر جددی هەبێ لە تەواوی جیهاندا. ئەو ڕاپرسیانێکە کراوە لە زۆرێک لە کارگەکاندا و بەشداری ئافرەتان دەتوانێت بە شێوەیەکی زۆر کاریگەری لەسەر کۆمەڵگار شەبێ. یەکێک لە لێکۆڵینەوەکان ئاماژەی بەوەداوە کە زۆر جار ئافرەتان کاتێک بەدێنە ناو بازرگانیەوە کارەکەنەمەوا دەکات کە زیاتر ڕۆڵیان هەبێ لە گەشە سەندنی ئابووریدا. چەند ئەوکو چۆن IMF ئاماژەی پێداوە کە لە ڕابردوودا چەند ئافرەت بەشداری زیاتر وا دەکات کە GDP لە 27 زیاتر گەشە سەندنی هەبێ و ئابووری جیان زیاتر پێشکەوە بە نزیکەی لە 125. ئەمە یەکێکە لەو سیناریوانەی کە بانکی دراوی نێودەوڵەتی ئاماژەی پێوەداوە کە تەنانەت لەسەر ئاستی جیهان نزیکەی 28 تریلیۆن دۆلار کاریگەریە بۆ لە تەواوی جیهاندا. ئەو بەرهێنانە زیرەکەکان و داهێنانەکان زۆر کارگەریانە بێ بۆ هەرێمی کوردستان و دەتوانێت وا بکات کە دەرفەتی کاری زیاتر دروست بکە بۆ تەواوی هەرێمی کوردستان. هیچ وڵاتێک ناکرێت هەوڵاتیانی پشتگوێ بخات بەر لەوەی کە بتوانین گەشە سەندنی ئابووری بەدی بێنن. زۆرێک لە بازرگانیەکانی ئێرە ڕۆڵیان هەبووە بەشداریانە بۆ پەیوەندیانە بۆ لەگەڵ ئەمریکا و زۆرێک لە وڵاتانی ناوچەکەدا بۆی وەبەرهێنان و بازرگانی بکەن. ئێمە خوازیارم بەرەو ئەوانەی کە خوازیارەوەن کە دەرفەتی کارکردنیان هەبێ لە ئەمریکا. ئێمە ئامادەین بۆەوەی هەموو هەماهەنگێک بکەین لەگەڵ ئەو بازرگانانی کە خوازیارەوەن گۆڕانکاری دروست بکەن. حکوومەتی ئەمریکا پێشوازی لە هەموو هەوڵەکانەدا لەلایەن هەرێمی کوردستان و بازرگانیانی بۆ کە هەرێمی کوردستان ناوچەیەکە کە زۆر گونجاوە بۆ بازرگانیکردن و دەکرێت دەرفەتێکی زۆر باش دروست بکەین بۆ هەمانجی و زیاتر
هەرێمی کوردستان ببێتە ناوچەیەک بۆ بتوانێت بازرگانی زیاتر بکە. ئێستا ناوچەیەکی زۆر گرنگ ئێستا دۆخێکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان. ئێمە وەکو هەرێمی کوردستان پشتیوانی دەکەین لە هەموو هەمانجێ